تۆ با پێشەنگت هەبێ پێشەنگەکەت چێ بێ پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم زۆر جار عەرزی جەنابتان و ئیماندارانم کردووە پێغەمبەری ئێمە ژیاننامەی نییە ژیاننامە ئەوەیە لە کەیا لەدایک بووی ساڵی چەند لەدایک بووە چی کردووە کەی سیاسەتی کردووە بەشداری چ جەنگێکی کردووە چ داهێنانێکی کردووە ئەمە ژیاننامەیە ئەوە ژیانی سەرکردەکانە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم سیرەی هەیە سیرە واتە ڕێبازە ڕێبازێکە بۆ هەموو کەسێک دەرسوانەی تێدایە بۆ هەموو زمانێکە بۆ هەموو زەمینێکە بۆ هەموو چینێکە بۆ هەموو توێژێکە بۆ هەموو سەرزەویە لە 1400 و ئەوەندە ساڵ لەمەوە بەرەوە ئێستا سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەرە لە بواری قانونا سەیریکە وەرە ئابووری ناسێک سەیریکە وەرە زانستی پزیشکی ئەو ڤایرۆسی کۆڕۆنایە بڵاو بووەوە غەیری ئەو کەرەنتینەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکرد لە سەردەمی خۆیدا فەرمووی کە تاعون نەخۆشی ڤایرۆسی بڵاو بووەوە تەنها هەوڵ بدەن ئەگەر تووشتان بوو تێکەڵاوی خەڵک مەبن ئەگەر ساغن مەچن بۆ ئەو شوێنانی نەخۆشیەکەی تێدایە کە ئەمڕۆ بە مستەلەحی ئەمڕۆ پێیاندەوت کەرەنتینە غەیری ئەوە پێم بڵێ وەرتا لەم هەموو سەر تاسەری جیهانیدا یەکێک یەک دەرمانی تری پێ بێ یەکێک یەک عیلاجی تری پێ بێ کەواتە ئەگەر پێغەمبەری خوا سەیەکەی سیرەی هەیە ڕێبازی هەیە خۆی گەورە لە قورئانە دەفەرمێ ئەگەر دەتەوێت لاسای کەسێک بکەیتەوە بە شوێن کەسێک کابڕۆی ئەو کەسە محەممەدی مستەفایە صلی الله عليه وسلم وەرە سیرەی بخوێنەوە لە هەموو هەنگاوەکانی ژیانتدا لە ژیانی ناو خێزانتدا لە ژیانی تەعامل لەگەڵ منداڵتدا لە تەعامل لەگەڵ دراوسێکانتدا لە تەعامل لەگەڵ دوژمنەکانتدا لەگەڵ نەیارەکانتدا لەگەڵ دیلی جەنگدا لەگەڵ ئەو کەسانەی دۆستن لەگەڵ ئەو کەسانەی گاور و جوولەکەن لەگەڵ ئەو کەسانەی کەوا منافقن لەگەڵ تا دەژین و دووڕوون بەرامبەرت چۆن ڕەفتار دەکەی والله وڵامەکەت دەست ناکەوێت لەگەڵ هەمویاندا چیبی ئیلا لە ژیانی پێغەمبەردا نەبێ صلی الله عليه وسلم دەیوەرە لە ڕەمەزانە جگە لە ختمی قورئان سیرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێنە بەوردی لێ بکۆڵەوە نەکەر بە لاپەڕە بیخوێنیەوە لەگەڵ ژیانی خۆتا بەراوردی کە بڵێ من لەم ڕەفتارەمە ئەمەوێ لاسای پێغەمبەری خوا بکەمەوە صلی الله عليه وسلم ئەوە پێغەمبەری خوات کە کردە پێشەنگ ژیانت دەبێتە زیکری خوا هەموو هەنگاوەکان بە چاکە دەنووسرێ وەخوای پەروەردگار لێت ڕازی دەبێ وە قیامەتی خۆت ئاوەدان دەکەیتەوە